سڵاوتان لێ بێم کاتتان باش. ڤایرۆسی کۆرۆنا قوتابخانە و ناوەندەکانی خوێندنی بەو جۆرە چۆڵ کردو و دەنگ دەداتەوە. ئەمەوێ بپرسم لە ئەگەری دەوام دەست پێ نەکردنەوەی قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان چارەسەر لای حکوومەت چییە؟ بەشێک لە قوتابخانە ئەهلیەکان خوێندنیان بە شێوازی ئەلکترۆنی تۆمارکرا و دەست پێ کردووە. خوێندکار و قوتابیەکان لێکدا نەبڕاون. ئایا چارەسەر لای وەزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەم دۆخە چۆنە؟ زانکۆ و پەیمانگاکان چۆن دەتوانن کۆنتڕۆڵی ئەو دۆخە بکەن؟ تاقیگەکان چۆن ئامادە دەکرێت؟ ئایا بیر لەوە کراوەتەوە کە تاقیکردنەوەی کۆتایی چۆن ئەنجام بدرێت؟ هەموو ئەمانە لە چاوەڕوانی سەرەتایی مانگی ئایاردان. لەسەر ئەم پرسانە لە بنکۆڵی ئەم جارە لەگەڵمان بن. قوتابیەکان لە کۆڵان و گەڕەکەکاندا یاری بە ڤایرۆسکیلەکانیان دەکەن. کۆرۆنا دەفتەر و کتێبەکانی لای بەشێکیان نامۆ کردووە. قوتابخانەکانیش چۆڵن لە دەنگی مەمۆستا و قوتابی. یاریگاکانی قوتابخانە کەس جوڵەی تێدا ناکات، کەس نابینی هەوڵ بدات ئەو تۆپە بجوڵێنە و یاری پێ بکات. تەختەکانی وانە خوێندن بە خاوێنی ماونەتەوە، کورسیەکانیش قوتابی لەسەر دانانیشێت. دەچینە ماڵێک کە هێشتا دەنگی وانە خوێندنی لێوە دێت. ئێرە ماڵی دکتۆر جەمالە کە ئەندازیاری پەیوەندیەکانە. دوو کچە قوتابیەکەی لە یەکێک لە قوتابخانە ئەهلیەکان دەخوێنن. ئەوان لە ڕێگەی ڤیدیۆ ئۆنلاینەوە درێژەیان بەوانەکانیان داوە و نەوەستاون. ئێستا کە لە ماڵەوەیت دەرسەکان بە ئۆنلاینە خوێنی، لای تۆ جیاوازیەکە چییە وەک پێشتر کە لە پۆلا بووی؟ لە پۆلە ئەوە خۆشتر بوو، مامۆستامان دەبینی لەگەڵ هاوڕەکانمان یاریمان دەکرد. اینجا ئەو کاتە دەرسی زیاتریشمان دەخوێند، بەڵام ئێستا ڕۆژانە سێ دەرس دەخوێنین. سێ دەرس دەخوێنن. جیاوازیەکەی چی ئێستاکە لە ماڵەوەی وەک ئەوە تێگەیت کە مامۆستاکە ڕاستەوخۆ خۆی دەبینی دەرسی بۆ شەرحەکردی، یان نەخێر جاری وا هەیە ئاستەنگ دروستە بەیان قورسە وەکو ئەو کاتە نییە؟ وەڵا فەرقی نییە بۆ تێگەیشتن و ئەوانە، چونکە هەر مامۆستای قسە بۆ کاکەسێکی تر نییە. بارین ئەگەر پێم بڵێ چەند دەرستان خوێندووە بە ئۆنلاین تەواو بوو ئەوانەکان بۆ چەندێکی ماوە تەواوی بکەن بۆ چی فێر بووی؟ ئێمە کوردی یەک بەشمانەوە یەک دەرس، ئەوەش ئەمڕۆ تەواویەکەین لەگەڵ زانستیشە بەس یەک چاپترمان ماوە، ئینگلیزیش زۆربەیمان تەواو کردووە. تۆ لە پۆلی چەندی؟ 4. باشە پێشتر هەست چۆن کە لە قوتابخانە بووی لەگەڵ هاوڕەکان تەیاریتانە کرد و ئەچوونە پۆر و مامۆستا بۆ شەرحەکردن و زوو ئەیوت بارین ئەگەر دەرسەکرد. ئێستا هەست چۆنە لە ماڵەوەی؟ ئێستا هەر هەستم باشە، بەس حەز دەکەم زۆرتر لە مەکتەب بخوێنم. ئێمە کاتی لە ماڵی جەنابتان وانە خوێندن دەستی پێکرد بۆ ئۆنلاین لەگەڵ مامۆستاکە لەسەر خەت بن، بەڵام کۆتایی دەرس دەخولێکێکی مابوو، جددیەتێکی زۆر لە وانەکە بنرا، هێڵی ئینتەرنێت نەما، کارەبا نەما. جەنابەت خۆت دکتۆرات هێناوەتەوە لە نیوکاسڵ لە بریتانیا، چی لەسرە ماڵی بەڕاستی کارەبا بڕان و هێڵی زعیفی ئینتەرنێت و ئەوان تا چەندە کێشن بۆ ئەم پرۆسی ئۆنلاین و ئەلکترۆنی وشتانە؟ ئەوە یەکێکە لە کێشە گەورەکان، یعنی بە تایبەتی هێڵەکانی ئینتەرنێت ئەگەر هێڵەکە خاو بێت لەوانەیە کەسە ناتوانێت بە شێوەیەکی پێویست سوود لەوانەکان وەربگرێت. زائیدەن گرفتی کارەباش ئەوە خۆمانەزانی کێکە لە گرفتە سەرەکیەکان. چۆن تۆ هەڵێکرۆ لە ماڵی خۆت؟ من لە ماڵی خۆمان ئینڤەرتەرم دانا، پاتریەکم دانا، وام کردووە مەسەلەن کە هێڵی ئینتەرنێتەکە بە شێوەیەکی دایمی بێت. مامۆسایانی قوتابخانە ئەهلیەکان لە سەرەتای مانگی سێوە وانەکانیان ڕێکۆرد کردووە و پۆلەکانیان هێناوەتە سەر شاشەی لاپتۆپەکانیان، بەڵام لاوازی بەشێک لە هێڵەکانی ئینتەرنێت گرفتی گەورەی بۆ دروست کردوون و کاتێکی زۆری بردوون. ئاستەنگمان زۆرە بە تایبەتی لە کێشەی ئینتەرنێتە. خاوە هێڵەکان بەگشتی ئام خاون، هەر هێڵێک بەکارێنی خاوە. قوتابیەکانیشمان بە هەماشەوە کێشیان هەیە، هەموو کات پێمانڵ مامۆستا ئێمە خاتەکەمان خۆ گوێمە لە دەنگی تۆ نییە کە دەرسەکە شەرحەکەی، ئێمە مەجبورین دووبارەیەکەینەوە تا ئەوانیش گویان لێ بێ. ئێمە بۆ چەندین جار دووبارە دەرسە بۆ من چەندین جار بە سەعات دووبارەمان کردوەوە، هیچ کێشێک کە هەرێکیان گویانەی نەبووە. بەڵێ هەستی تۆ چۆنە کە لە ماڵەوانەکە شەرحەکەی یان نەخێر کە لە پۆلێک کابیت و تەلەفەکان بەرامبەرت بێ و بە تەواوی وانە بۆ شەرحەکەی جیاوازەکە چی؟ جیاوازەکە ئەوە ئێمە هەر ئۆنلاینە ڕاستەخۆ قوتابیەکان ئەبینین چاومان لێیانە کە ئەوانش کتێبیان بەدەستەوە
گوێ لەوانەکانی ئێماگرن پرسیار و وەڵام هەیە پرسیار وەڵام هەروکوان لەناو پۆلا بن هەر پرسیارەتێنێ گەشتن ئێمە پرسیار لە ئێمە بۆیان دووباراکەن هەتا و کاتی تێگەن چەند جارێک ئامادەین بۆیان دووبارە بکەین و ئێمە جواندوو نابین بۆ دڵخۆشین کە بەردەوام ئێمە ڕۆژانە ئایان بینین قسەیان لەگەڵەکەین. باشێک لە قوتابخانە ئەهلیەکان داوایان لە کۆمپانیەکانی بواری هێڵ ئینتەرنێت کردووە بۆ خێراترکردنی هێڵەکان و بەرنامە و وێبسایتە تایبەتیەکانی وانە خوێندن. لێرە لەم قوتابخانەیە بەشێکی زۆری وانەکان لە پێشتر تەواو کراون و خۆشیان دەڵێن هەوڵەکانیان بۆ ئەوەیە بەر لە دەستپێکی وەرزی نوێی خوێندن وانەکانی ئەم وەرزە تەواو کرابن. گرفتەکانی بەردەمی وانە خوێندنی ئۆنلاین چیە بۆ پێی ڕۆژانە ڕەنگە جەنابەت هەم بە تەلەفۆن هەم خۆت بەشێکی مەیدانی ماڵی مامۆستایان قوتابیت بەسەر کرد بێتەوە چیت بینیوە لەو گرفتە سەرەکیانەی بەردەمی ئەم پرۆسەیە؟ خۆزگە لەم جانبە قسەمان ناکات چونکە بەڕاستەکەی پێم قورسە لە وڵاتی ئێمە ئەو خەلە لە زۆر گەورەیە بەڵام بەداخەوە هەیە و ئەژبێ باسیکەین من لەگەڵ کۆمەڵە ڕەفیق و دۆستمان لە دەروی کوردستانە باسمە لەوە کرد کە گویا لە وڵاتانە میتین هەیە و زوم هەیە و بەرنامەی تایبەتوانە ئێمەش چونە سەر خەلەکەڵان پێمان ئەم بەرنامانەمان هەیە بەڵام دواتر خەلەکانی ئێمە لای ئەوان نیە خەلەکانی ئێمە چی خەوی هێڵەکانی ئەنتەرنێت بڕینی کارەبایە داوامان کردووە ناڵم بە شێوکی ڕسمی بەڵام زۆر بە ناڕسمی داوامان کردووە لە ڕێی ئەکاوانتی خۆمان لە ڕووی شخصی ترەوە لە ڕێی ناسیەوە دۆستانەوە تۆزێک ئەم خەتانان بۆ تسریع پێ بدەن سپیدیمان بۆ زیادکەن تەنها بۆ خاطری ئەوی کێشان بۆ دروست نەبێت جا کردویانە بەتەکی تام لە حەزە نەکراوە ناڵم تەلەبە تووشی بەتاقەتی بۆ مامۆستا تووشی بەتاقەتی بۆ چکە بڕیارماندا بێتاقەت نەبین بەڕیارماندا بەردەوامی بڕیارمەدا کۆڵ نەدەن لەو شتانەیە بەرە دووبارەمان کردێتەوە بەس بەتاکێت خەلەلی بۆ دروست کرد ئەگەر لە ناو قوتابخانەکانە وەکو کەسێکە چەندین ساڵە لە چەندین شوێنی جیاواز داوامەت کردووە چەندین پرۆسی خوێندنت بینیوە لە هاوینە ئەگەر بێت و وانە خوێندن درێژی پێ بدرێ بە تایبەتی بالەوە بگەڕین قوتابخانەی جەنابتان و کوشنێکی ئەهلی ڕەنگە کێشەی کارەباتان نەبێت کێشەیەوەتان نەبێت جێوێکی مولائیم بۆ تەلەبە دابین بکرێ بەڵام لە قوتابخانەی حکومی ئەمە چۆن نەکرێ والله کاگ کاروانجان هەمیشە قسێکم کردووە خۆزگا قوتابخانە حکومیەکان ئەوەنە مولائیم بوونایە قوتابخانەی ئەهلی نەکرایەتەوە ئەوەنە باش بوونایە بەڵام بەداخەوە تەمەنایەتە بوو ئەرە والله ئێستاژ تەمەنایەمە هەیە ئەم پیاوە پسپۆڕی پەروەردەییە سەرپەرشتیاری کۆمەڵێک باخچە و قوتابخانەیە لە قوتابی و مامۆستا و دایک و باوکیان دانەبڕاون بە شێوەی ئۆنلاین بەردەوام کۆبوونەوە هەبووە لێرە لە قوتابخانەکەی ئەگەرچی لە پێشتریش تەکنۆلۆژیا بۆ وانە خوێندن بەکارهێنراوە لە ئێستاشدا تەواوی وانەکان بە سیستەمێکی کوالیتی بەرز لە دەنگ و ڕنگ بە ڕێکۆردکراوی بە شێوەی ئۆنلاین بە خوێندکارەکان دەدرێت بەڵام وا دیارە سیستەمی ئەلکترۆنی و ئۆنلاین لایە مامۆسایە پڕکێشەیە و بە سەرکەوتوی نازانێت ئەم سیستەمە کێشەی زۆرە ینی یەکێ لە کێشەکانی ئەوەیە بە تەواوی واتە پێچەوانەی ئەو دیدە پەروەردەی و زانستەیە کە خوێندنی ئێستا لە دنیاە پەیڕەویەکە ئەوش کەوەیە قوتابی لە خوێندنا چقە نابێ مامۆستا دەوری محاضر ببینێت تەنها وانە بڵێتەوە قوتابی بەس بینەر و بیسەر بێت ئەبێ شتەکان قوتابی لە پۆلا بیکات لەم سیستەما قوتابی ئەبێتەوە بە وەرگر وەک سیستەمی محاضراتی لێە لە بەتایبەتیش لە قۆناغی بنەڕەتیە لە قۆناغی 1 بۆ 9 لەم قۆناغا مناڵ زۆر پێویستی بە هەستە مناڵ پێویستی بە ئاگادارکردنەوەیە ناتوانێت سەر لە پۆلەکانە تەماشاکەی مامۆستا دەجار قوتابێک ئاگادارەکات و کوڕم کتێبەکە دەربێنە کچم ئاگادار بێ لە لاپەڕێی ئەوانیان دەست بەرە سەر ئەوە ئادەی تۆ هەستە تۆ لەگەڵ ئەوەیە قسەمەکە ئەم کۆنتترۆلکردنی قوتابیە و ئەم هەستگۆڕینەوەش کە تۆ تەشجیعەکەی جاری وایە مناڵێک بەشی زۆری وەرگرتنەکەی لە ڕێگەیەوە کە مامۆستا پێڵە ئافرین چەپڵەیەکی بۆ لێبن ئەوە زانی ئەم هانی ئەدات بەڵام هیچ یەکێ لەم ڕەگەزانەی هاندان لەم ڕەگەزانەی چاودێریکردن لە ڕەگەزەکانی بەکارهێنانی وەسایلی تعلیمی کە هۆکارێکی سەرەکی فێرکردنی قوتابین لەم بابەتەیان نییە لە بە ئۆنلاینیکردنی پرۆگرامەکانە ئەتوانم بڵێم بۆ هەرێمی کوردستان ڕێگەچارەیەکی ناچاریە بڕای تەواو وایە قوتابی لە ڕێگەی ئۆنلاینەوە لە قۆناغی 1 بۆ 9 فێر نابێت ئەمە بۆ حکوومەت ینی هەنگاوێکی کردداری ڕێگە چارەکە چیە بەڕای جەنابەت بۆ حکوومەت ئەبێ وا بکرێت کە داوام دەست پێ بکات ڕێگە چارەکە بە دڵنیاییەوە دەستپێکردنەوەی دەوام ئەگەر خوا بکە بارودۆخەکە باش بێ ئەو مانگەی کە دایانناوە لە 2.5 هەتاکو 1.6 دەوام بکرێتەوە لەوی قوتابی و مامۆستا و سیستەمەکە ئاچێتەوە سەرخەت و ئامادەکاریەکەکرێ بۆ ئیمتیحانی کۆتایی ساڵ غیری ئەوە ئەم سیستەمێکی ئێستا کاری پێکرێت تەنها سیستەمێکی پشتیوانیە و ناشتوانی لەسەری محاسبە هیچ قوتابیە بکەیت چونکە بارودۆخی و نازاک لە ناو سلکی وەزارەتی پەروەردە 1,730,000 قوتابی و نزیکەی 130,000 مامۆسا و نزیکەی 40,000 فەرمانبەر هەن ئەگەر ئەم دۆخە لەوانە خوێندن بۆ قوتابخانە ئەهلیەکان گونجاو بێ ئایا بۆ قوتابخانەیەکی حکومی بەو هەموو ڕێژە زۆرەی خوێندکارەوە چۆنە؟ ئێرە ئامادەی ڕۆشنبیرە لە سلێمانی
705 قوتابی لێرە وانە دەخوێنن. یاریدەدەری بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە دەڵێت لە نیوەی کەمتری قوتابیەکانیان ئامێرە زیرەکەکان و لاپتۆپیان لە بەردەستە. هەر خوێنکارە و بە شێوازی کێشەیەکی یەکێکەیە کێشەی معیشی هەیە یەکێکەیە خەتی نییە یان با بڵێن لاپتۆپ و ئەمریکی نییە ئامێرێکی زیرەکی نییە لە بەردەستیانێتی بۆی دابین ناکرێت کەواتە ئەمە خۆی هۆکارێکە بۆ خراپیەکانی ئەم سیستەمە خۆی کارەکان ژمارەیان زۆرە چەند تەلەبەتان هەیە؟ نزیکەی 705 خوێنکارمانەیە لەم بەم ژمارەیە چەندێکی ڕەنگە بتوانێت لاپتۆپێک بەکاربێنێ و ئەمریکی زیرەکی ئەتوانم بڵێم 250 بۆ 300 خوێنکار هەر ئەوەنە ئەوتری گرفتی تووشە بێت گرفتی تووشە بێ یان مۆبایلی نییە یان خەتی نییە کەواتە بە بەراورد بە قوتابخانەیەکی ئەهلی کە ڕەنگە و کەسانی لەوێن مستەوای مەعیشیان ئەگەر لانی کەم لەسەر و مام ناوەندەوەیە لێرە لە قوتابخانەیەکی گشتی حکومیە ڕەنگەوە نەکرێت جیاوازیەکی زۆری هەیە خوێندنی ئەهلی خۆ دەزانی ئەو کەسانی کە سوێ خوێندنی ئەهلی باری داراییان زۆر باشترە لەوانەیە کە لە حکومیان خوێن. ڕۆژی 23 ئەم مانگە ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە وتارێکی ڤیدیۆییدا پرۆژەی قوتابخانەی ئەلکترۆنی ڕاگەیاند کە پۆرتاڵێک دەبێت لە ڕێگەی وێبسایتی www.iwan.krd قوتابیان لە قۆناغی یەکی بنەڕەتی تا 12 دەتوانن بە هەموو زمانەکان سەردانی بکەن. بۆ هەر قوتابیە کۆدێکی تایبەت دروست کراوە دەتوانێت لەوێەوە ڤیدیۆ بابەتی وانەی قوتابخانەکەی ببینێت. چەندین کۆمپانیایی پەیوەندی بەڵێنی فریکردنی ئەو وێبسایتیان داوە. ئەم پرۆسەیە پرۆسەیەکی پاڵپشتیکارە پرۆسەیەکی نائیلزامیە کە تایە مامۆستا لەگە قوتابی دەتوانێت لە تەواسولا بێت. دوای بڵاوبوونەوەی وتارەکەی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیجی کوردستان 24 چەندین کۆمنت و پرسیاری جۆرا ڕاستی وەزیری پەروەردە کراوە. لە پێشتر لە پرۆگرامی بنکۆڵدا لەسەر هێڵی تەلەفۆن وەزیری پەروەردە وەڵامی زۆرێک لە سەرنجەکانی داوەتەوە. دەمەوێت تەشید لە دوو خاڵکەمەوە خاڵی یەکەمەوەیە کە بە دنیاییەوە ساڵی خوێندنی 2019-2020 نافۆتێ خاڵی دووەمیەوەیە بە دنیاییەوە قوتابیانی کۆری دوانزەی ئامادەی بە هەموو بەشەکانیەوە لەوە دڵنیا بن و چەندین جاری پەرامەمان داوە لەوە دڵنیا بن هیچ بابەتێک بۆ ئەوان داخەڵ نابێت بۆ ئیمتیحانی وەزایی ئەگەر هاتوو لەناو قوتابخانە نەیان خوێندبێ ویان نەتوانن بیخوێنن. لە ئێستاشدا دوایین زانیاریەکانی لە ڕێگەی کوردستان 24ەوە بەم جۆرەیە ئەگەر هاتوو ڕۆژی 2/5 نەتوانین دەرگای قوتابخانەکان بکەینەوە ئەوە پێویستە ئێمە بابەتی دخول عام ڕەچاو بکەین. لە بەغدادیش ئەم بابەتە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لەسەرداوە پاشان وەزارەتی پەروەردە فەرمانی بکرد لە سەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە چۆن بتوانین داوا لە هەموو کۆمپانیەکانی ئینتەرنێت بکەین کە ئەو وێبسایتە ئەو پۆرتاڵە بۆ قوتابیان فریکە بە نامەی فەرمی بەشی هەر زۆری کۆمپانیەکان بەسپاسەوە وەڵامیان داوەتەوە ئامادەیان دەربڕیوە. لەم بەشەی دیکەی پرۆگرامەکە بە هەمان جۆر باس لە پرۆسی ئەلکترۆنی بۆ ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکان دەکرێت هەریەکە لە بەڕێوەبەری دیوانی وەزارەتی خوێندنی باڵا و کۆمەڵێک سەرۆک زانکۆی حکومی و ئەهلی گفتوگۆیان لەگەڵ دەکرێت. لە هەردوو بەرواری 9 نیسانی ئەم مانگە لە دوو کۆبوونەوەی ئۆنلایندا ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا بە کۆمەڵێک بڕیارەوە جەختی لەوە کردوێتەوە ئەگەر تا 2/5/2020 ڕەوشی تەندروستی لە هەرێمی کوردستان ئاسایی نەبەوە و نەتوانرا دەست بکرێتەوە بە خوێندنی نێو کامپاس ئەوە زانکۆکان دەست دەکەن بە خوێندنی ئەلکترۆنی بە شێوەی پاڵپشتیکار بۆ تەواوکردنی ئەو بەشەکەمەی پرۆگرامی خوێندنی ساڵی ئەکادمی 2019 بۆ 2020. میکانیزمەکان و ئامادەکاریەکان بۆ ئەم پرۆسەیە تا چەندێک جێبەجێ کراون و زانکۆکان ئامادەن بۆ ئەوەی بەم شێوازە نوێیە وانە بە قوتابیەکانیان بڵێنەوە نەیەڵن پرۆسی خوێندنی ئەم ساڵ بفەوتێ بڕات. بەڵێ کاروانجان خۆی هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19 زانکۆکان کاتێ دەرگایان داخرا هەر لە سەرەتاوە دەستکرا بە ئامادەکاریەکان بەڕاستی وەکو یەکێک لە بژاردەکان بۆ ئەوەی هەر کاتێ ئەگەر پێویستمان بەو بژاردەیە بوو جێبەجێکەین ئامادە بن زانکۆکان بۆیە زانکۆکان لەو کاتەوە دەستیان بە ئامادەکاری کردووە زۆربەی هەر زۆری زانکۆکان ئێستاکە ئامادەنە و زانکۆکان بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن زیاتر لە 170 پرۆگرامی خوێندنیان تەواو کردبوو بۆیە ئێستا ئەم خوێندنە تەواوکردنی بەشێکی کەمی پرۆگرامە کەماوە لە ڕێگەی گەیشتن بە سەرچاوەکانی خوێندن لە ڕێگەی ئینتەرنێت و ئۆنلاینەوە. هەندێک لە خوێندکار و قوتابی ڕەنگە
مستەوای بژێویەکەی بەو جۆرە نەبێ بۆ نمونە ڕەگە هەندێک هەبێ لاپتۆپی لەبەردەست نەبێ ئامێرەکانی دیکەی مۆبایلێکی پێشکەوتوی زیرەکی لا نەبێت چی کراوە بۆ ئەمە کە هاوکاری قوتابیەکان بکرێت بەتایبەتی زانکۆکان ئەم ساڵە و سندوقی کە سندوقی داهاتی زانکۆیی بووە نەیانتوانی خۆیان مامەڵی پێوە بکەن و گەڕاوتە بۆ وەزارەتی دارایی بەڕاستی لەم بارەی شەو چیەکرێت ناتوانن دەستی هەندێک زانکۆکان بکەنەوە کە هاوکاری بەشێک لەو قوتابیانە بکەن کە هەر لە ئەنجومەنی وەزارەتە زانکۆکان دەستیان کاروان هەر لە ئەنجومەنی وەزارەتە بڕیار درراوە کە زانکۆکان دەستیان کراوەیە بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە چاو پێشینەیە ماگانە لەیان وەزارەتی دارایی وەریاگرن چاو داهاتی کە هەیەە بتوانن بەکاری بێنن بە پێویست بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە بەڵام سەبارەت بە ئامێرە ئەلکترۆنیەکان مەرج نییە خوێندکار هەر تەنها لاپتۆپی هەبێ یان تەنها تابلێت و ئایپادی هەبێتن تەنان بە مۆبایلێکی زیرەکی شاد جێبەجێ دەکرێت و لە هەموو خێزانەکەیە ئەگەر یەکێکیان مۆبایلی زیرەشان هەبێ ئەتوانێت کارەکانی خۆی بۆ پێجێبەجێ بکە بۆیە لەبەر ئەوەی ینی ئەمە ئەبێ بیرمان نەچێکا کاروان ئەم پرۆسەیەکی کورتخایەنە ینی بۆ چەند هەفتەیەکە چیەکرێت سەبارە بە وانانی کە تاقیگەیان پێویستە و دەرسی عملیوە لە هەمان کاتدا چی کراوە بۆی تاقیکردنەوەی کۆتایی ئەنجام بدرێ ئایا ئەتوانرێت؟ زۆر سپاس کاکەڕوان بۆ ئەم پرسیارە دوو خاڵی زۆر گرنگە سەبارەت بەوانە پراکتیکیەکان بەڕاستی ئێمە درک بەوە دەکەین کە خوێندنی ئەلکترۆنی بە تەواوی ناتوانێت حەقیوانە پراکتیکەکان بداتن بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە لەو ماوەیە بۆ ئەوەی کات بە فیڕۆنەچوانە نەزەریەکان ئەکرێت جێبەجێ بکرێوانە ئەمەلیەکانیش پراکتیکەکان ئەو بەشانەی کە دەکرێت جێبەجێ بکرێ زانکۆکان جێبەجێ دەکەنیانی هەندێوانەی پراکتیکی هەیە بۆ نمونە بەشەکانی ئایتی و کۆمپیوتەر بۆ نمونە بەشی بابلێن ئەندازیاری معماری بۆ نمونە ژمێریاری ماتماتیک ئەوە هەندێ بەشێ عملیەکانیان دەکرێت بە ئەلکترۆنی جێبەجێ بکرێ ئەو بەشانەی تریش کە دەمێنێتەوە چاوەڕێ دەکەین کە زانکۆکان بکرێتەوە سەبارەت بە تاقیکردنەوەکان بەڕاستی تا ئێستا ئەنجومەنی وەزارەت بڕیاری کۆتایی لەبارەوە نەداوە داوامان لە زانکۆکان کردووە کە پلانی خۆیان بۆ تاقیکردنەوە ئامادە بکەن بەڵام ئومێدی زۆرمان وایە کە دەرگای زانکۆکان بکرێتەوە و بە تایبەت کە ئێستا ئاماژە تەندروستەکان زۆر دڵخۆشکەرن ئێرە زانکۆی هەڵەبجەیە 3200 خوێندکاری هەیە بەشێک لە قوتابیەکانی ئەم زانکۆیە لە شوێنی دوورەدەستەوە دێن کە کێشەی هێڵەکانی ئینتەرنێتیان هەیە ئێستا زانکۆکە چۆڵە لە خوێندکار سەرۆکی زانکۆکە دەڵێت لەبارەی ئامادەکاریەکانیان بۆ شێوازی خوێندنی ئەلکترۆنی و چۆنێتی خوێندنی وانە پراکتیکیەکان ئامادەکاری تەواویان کردووە سەرۆکی زانکۆکە دڵنیایی دەدات لەبارەی ئامادەکاریەکانیان بۆ شێوازی خوێندنی ئەلکترۆنی و چۆنێتی خوێندنی وانە پراکتیکیەکانیان ئامادەکاریەکانی ئێمە لە زانکۆوە تەواو بووە ئیمێڵمان بۆ سەرجەم خوێندکاران دروست کردووە سەرجەم خوێندکاران ئیمێڵی خۆیانیان هەیە بابەتەکانمان دەستنیشان کردووە ئەو بەرنامەیە کە پێی داخڵە بن ئیسکۆڵە ئەم ئیسکۆڵە لە زۆربەی زۆری وڵاتە ئەوروپیەکانە بەکاردەهێنرێت مامۆستا دەرسی خۆی ئەڵێتەوە لە هەمان کات تا خوێندکار تایە ئامادە ئەبن و دواتریش لە پۆرتاڵەکە دانن ئەگەر خوێندکارەیە چەند خوێندکارە لەو کاتیان نتوانن دەبن دواتر ئەتوانن گوێ لەوانەکان بگرنەوە خوێندکارەکان دوورە دەستەکان لە ڕاستیە کێشیان ئەبێت لەوەی کە خەتەکانیان لاوازە لەوانەیە ئەگەر لەو کاتیان نتوانن کاتێکی تریش نەبێ هیچ نەبێت لە ڕێی هاوڕێکانیشیانەوە بتوانن دەرسەکان وانەکان بەدەست بکات باشە چی بۆ ئەواناناکەن کە تاقیگەیان پێویستە وانەی پراکتیکین وانە تاقیگەکان هەڵەگرینەوە بۆ کاتی کەمپەس کاتێک کە دەوام ئەکرێتەوە بێگومان ئێمە لەخوا بەزیا بێ دۆخەکە بەرەو باشترە ڕوە بەڵام ناکرێت ئێمە لەمە زیاتر بوەستین لەسەر ئەوەی کە مانگێکی تر یا دوو مانگی تر بچینەوە کەمپەس بۆیە ئەکرێت لە ئێستاوە دەست پێ بکەین هیوادارین بتوانین لە مانگێکی ترا لە 20 ڕۆژی ترا بتوانین بچینەوە کەمپەس ئەو وانانەی کە تاقیگەیان هەیە ئەو وانانەی کە پێویستیان بۆ نمونە کۆلێژی پەروەردەی وەرزشی پێویستیان بە گۆڕەپان هەیە بتوانن لە ناو کۆلێژەکانی خۆیانە لە ناو کەمپەسەکانە ئەوانانیان تەواو بکەن. زانکۆ و پەیمانگا تایبەتیەکانیش پابەند کراون بە تەواوی بڕیار و ڕێنماییەکانی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەشێکی زانکۆ ئەهلیەکاندا خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین دەستی پێکردووە هەمووانیژە ئومێدیان هەیە هەرچی زووترە کۆرۆنا لە یەخەی وەرزی خوێندنی ئەم ساڵ ببێتەوە و وانە پراکتیکیەکان و تاقیکردنەوەی کۆتایی ببرێتەوە بۆ ناو کامپاسەکان چیتر بەم شێوەیە زانکۆکان و هۆڵەکان بە چۆڵی نەمێننەوە زۆربەی زۆری زانکۆکان ئەتوانم بڵێم خوێندن لە سا 70 لە سا 80 تەواو بووە
بۆچی لەبەرەوەی ئەم ساڵ جا لە ساڵانی پێشوو پرۆسەی خوێندن لە مانجینەوە لە سەرای مانجینەوە دەستی پێکرد کەواتە ئەگەر باز لە خوێندنی ساڵانە بێ هەندێک لە زانکۆکان لە نێویشاندا زانکۆی گەشە پێدانی مرۆیی لە کۆلێجەکانمان لە 85 تا لە 90 خوێندن تەواو بۆ کەواتە ئەم ساڵ ناوی خوێندنی ئەلکترۆنی نییە بەڵکو تەواوکاریە بۆ ئەو کاری کە خوێندنەکە لە کەمپەسا بۆ و خوێندکاران ئەتوان ئەم بەشەی کەماوە چەند محازەرەیەەکە بتوان بە شێوەیەکی باش بە جانیم گێ سەبارەت بە تاقیکردنەوەکانی کۆتایی ڕەنگە خوێندکار قوتابی پرسیاریەوەی هەبێ بە چ میکانیزمی ئەنجامەدرێ بە تایبەتی قسە لەسەر ئەوەیە کام ئەزمونە لە هەرێمی کوردستان زۆر کەمە بە تایبەتی لە ناو جامعی حکومی و بەشێک لە جامعە ئەهلیەکان چۆن ئەکرێت کۆنتترۆلی تاقیکردنەوەکان بکرێت لە ڕێگەی ئەلکترۆنیەوە و ئەوە پرسیاری دابنێن و ئەو لەسەر وبسایت وەڵام باتەوە ئایا ڕێگری ئەکرێت لە گزیکاری هەر غەش و فێڵێک کە خوانەکە بەشێک لە خوێنکار بیری لێ بکاتەوە؟ بێگومان هەم وەزارەت و هەم زانکۆکان هەمانگین بەیەکەوانێ بتوانین ئالێتێکی گونجاو بدۆزینەوە بۆ ئەم بابەتە و لە داهاتووە بە تەکید ئالێتە دۆزرێتەوانێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا خوێندکارەکانمان لە پرۆسەکە بەردەوام بن دوایش ئەمەلمان وایە کە لە داهاتووشی نزیکای ئینشاڵڵا ئەم پەتایە نەمێنێ بتوانین کارەکان بە شێوەیەکی تەواو لە کەمپسا و تاقیکردنەوەکان بە ئەنجام بگیرن. ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکات کە هەموو زانکۆکان پێویستە پلانەکانیان بە شێوەیەک دابڕێژن کە پێش بەرواری 1/9/2020 ئەم ساڵ پرۆگرامی ساڵی ئەکادمی 2019 بۆ 2020یان تەواو کردبێ بە هەڵسەنگاندن و تاقیکردنەوەکانی خولی یەکەم و دووەم و کۆتایی ساڵیشەوە واتە بە هەموو پێوەرێک دەبێ لە ماوەی 4 مانگی داهاتوو وەرزی خوێندنی 2019 بۆ 2020 تەواو کرابێ. زانکۆکانیش سربەز دەبن لە بەکارهێنانی هەر جۆرە پلاتفۆرم و ئاپلیکیشنێک کە لەگەڵ تایبەتمەندێتی زانکۆکانیاندا دەگونجێت. لە دوی پێنجا بە فعلی ئێمە مامۆستا چۆن جاران دەوامی کردووە لە کلاسە ئەوی پێویستە مامۆستا لە ماڵەوە دیسانەوە دەوام کات. ئەو کاتە محازەرەکانی خۆی فەیس تو فەیس بە شێوەی وێبێکس یا بە شێوەی ئێمە وێبێکس ماوە بژاردووە سیسکۆ ماهۆ بژاردووە مامۆستاکە بە ئۆنلاین لەگەڵ لە بەکار کەواتە بۆی ڕوونتر بیڵێن وانەکان ڕیکۆرد کراوە ڕیکۆرد کراوە لای دانراوە تەلەبە پێشوەختە گوێی گرتووە بۆی ئامادە بێ ئەگەر مامۆستاکە بە ئۆنلاین شەرحی کرد معلومەی هەیە و هەر پرسیاکی لا دروست بێت چون مامۆستاکە ئەو بێ شەرح کردو لە پێشە شتێک وازەحنی ئەو کاتە ئەتوانێت یەکسەر مامۆستاکە بڵێ پێویستە ئێمە لەم جەبهەیە کار بکەین بۆ ئەوەی ساڵێکی خوێندنی تەلەبەکانمان نەفەوتێ بە مەرجە ساڵێکی بە کواڵەتی ئەینە ئەگەر بزانم بە کواڵتی نەبێ بەڕاستی من دژێوەستم تکایە ڕوونکردنەوەی تەواو بن بە تەلەبەکانمان بە خوێندکارەکان بە قوتابیان بۆ ئەوەی لەم سیستەمە لەم پرۆسەیە نەترسن ئەم پرۆسەیە لە خزمەتی ئەوانەیە چۆن حکوومەتی هەرێم بەڕاستی توانی بەرەنگاری کۆرۆنا بکات و پرۆسەیەکی زۆر چۆن بڵێ خۆپارێزی کرد ئەمەش پرۆسەیەکە بە بەردەوامی ژیانە بەردەوامی خوێنی لە کوردستانە داوا ئەەکەم هەمووی بێتە بەرەوڕی ئەو پرۆسەیەوە ئێمە یارمەتیانە دەین ئێمە وەکو سەرزانکە وەکو ئەمیر وەکو مامۆستاکان لە خزمەتیانە ئەبین مناڵی خۆمانن هەموو شتێکیان بۆ ڕوونەکەینەوە تکایە مەترسن ئەمە لە بۆ ئەوانە. ئێرە ئۆفیسی یەکێک لە کۆمپانیەکانی بۆری ئینتەرنێتە لە ماوەی قەدەغیا توچۆدا و هەتا ئەم ساتەش لە کاتژمێر 8 بۆ 2 پاشنیوەڕۆ سەرجەم هێڵەکانی فریە بە خۆشیان دەڵێن لەسەر داوای وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم هێڵەکانیان نەکتەنها بۆ وێبسایتی تایبەتی وانە خوێندنی وەزارەتەکە باڵکو سەرجەم هێڵەکانیان دەکەن بەبێ بەرامبەر بۆ سەرخستنی وانەی ئەلکترۆنی و ئۆنلاینەکان. وەزارەتی پەروەردە بە ڕسمی کتابێکی ئاماژ بۆ ئێمە نردووە ئێمە وەڵامماندایەوە کە نەک وێبسایتەکانی وەزارەتی پەروەردە بەڵکو هەموو هێڵەکانی خۆمان فری کردووە بۆ ئەو ماوە دیاریکراوی بۆ ئەوەی قوتابیان بتوانن پرۆسەی خوێندنی ئۆنلاینی تێدا ئەنجام بدەن ئامادەین هەموو پاڵپشتیەک بۆ وەزارەتی پەروەردە دابین بکەین بۆ ئەوەی بتوانن ئەم پرۆسەیە بە شێوەیەکی سەرکەوتو ئەنجام بدرێت. ئەگەر زانکۆیەک یان پەیمانگا یان قوتابخانەکان بەڕسمی داوەتان لێ بکەن وەکو کۆمپانیای ئێوە بۆ ئەو ماوەیە کە بە ئۆنلاین وانە ئەخوێنرێ بێجگەل لە 8 بۆ 2 پاشنیوەڕۆ دواتریش بە فری خەتی ئینتەرنێتیان بەنێ ئامادەن؟ بەڵێ وەکو ئاماژەم پێدا ئێمە ئامادەی خۆمان نیشانداوە لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کە ئەوان لینکێک وێبسایتێک دیاری بکەن بۆ ئێمە بتوانین بیکەین بە فری پرۆسەی خوێندنی ئۆنلاینی تێدا ئەنجام بدرێت. پرۆسەی ئۆنلاین وەکو ئەڵێن تێستە ناکرێ هەر گیر و گرفتێک کە بۆی دروست بوو بخرێتە سەر هێڵەکانی ئینتەرنێت.
ڕۆژی 25 شوباتی 2020 ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریدا پشوو لە سەرجەم ناوەندەکانی خوێندن ڕابگەیەنێ بە گوێرەی ئاماری ڕێکخراوی یونسکۆ هەتا 20 نیسان لە 101 دەوڵەتدا زیاتر لە 1 ملیار و 575 ملیۆن قوتابی لە ناوەندەکانی خوێندن دابڕاون. ئەمەش دەکاتە لە 191.3 هەموو قوتابیانی جیهان بەشێک لە دەوڵەتان پەنایان بردوتە بەرەوەی بتوانن بە شێوەی ئۆنلاین قەرەبووی خوێندن بکەنەوە. دوومانگی تەواوە هۆڵەکانی وانە خوێندن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە چۆڵن لە قوتابی و لە مامۆسا لە ساڵانی پێشووتری بەر لە ڤایرۆسی کۆرۆنا. لەم کاتەدا خوێندکارانی قۆناغی 12 ئامادەی ئیزن دەدران بۆەوەی لە ماڵەکانی خۆیاندا کۆشتێکی زیاتر بکەن. خوێندکارانی قۆناغەکانی دیکەش پاش 2 هەفتەی دیکە لە پرۆسی خوێندن تەواو دەبوون، ساڵێکیان تێدەپەڕان. بەڵام لە ئێستادا ئەگەرچی باسکردن لە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین باسێکی بەهێزە، بەڵام هێشتا پرۆسەکە تەواو ڕوون نییە و هەندێک نادیاری پێوە دیارە. تا بەڕنامەیەکی دیکە هەموو لاگەر خۆشیە بن، خواتان لەگەڵ.